لە ناوچەدا بڕێنراوەکانی عێراقدا دانیشتوانی کورد بە گرنگیەوە لە دۆسەی ڕفراندۆم دەڕوانن لە کاتێکدا جیاوازی ڕوانین هەن لەسەر ئەم دۆسەیە کە کاردانەوەی نەرێنی بە دوای خۆی داهێناوە لەسەر ئاستی وڵاتانی ناوچەکە. پامنێری دەنگی ئەمریکا لە شارۆچکەی مەندەلیەوە دەڵێ ژمارەیە خەڵکی دەڤەرەکەی دواندووە و باس لە ڕفراندۆم دەکەن. گەرچی پرسی ڕیفراندۆم لە ناوخۆی هەرێمی کوردستان نەیاری زۆرە، بەڵام بەشێکی زۆر لە دانیشتوانە کوردەکەی ناوچە کێشە لەسەرەکان پشتگیری پرۆسەکە دەکەن و دەیانەوێت چارەنووسی ناوچەکانیان کە ماوەی 14 ساڵە لە نێوان بەرداشی هەرێم و بەغدادایە یەکلایی بێتەوە. حەزکەم فکرمان بکەن ئەم مەندەلیەم کووردە شەهیدمان بوو، پیشمەرگەمان بوو، ئاسایشمان بوو لە ژنەی مەحەلەی مەندەلی زۆر بە قووەدە دەنگە هاوردین بە هەڵبژاردن پیشەوە 3-4 دەنگمان هاوردووە. ئینشاءڵڵا ئێمە هەر لەگەڵ ڕێفراندۆمی من و ئستیفتامان لە مەندەلێم بە قووەتە ئینشاءڵڵا. ئامادەی من کە سندوق بنرێدن ڕان ڕێفراندۆم وەیشە عملیەگە ئەمڕۆ ئەگەر ڕێفراندۆم نەکرێ ئێمەوە قەناعەت وشی من تەئسیراتی سلبیە بوو. یعنی سە هاتەسە قۆناغ و مەرحەلەیەک ملەتە کورد باە ڕێفراندۆم بکەن باە سەربەخۆی بوو. پێچەوانەی کوردەکان بەڵام عەرەب و تورکمانی ناوچە کێشە لەسەرەکان دژی ڕیفراندۆمن و پێیان وایە ئەو پرسە ئاشتی کۆمەڵایەتی ناوچەکانیان دەخاتە مەترسیەوە. بە نیسبەت ڕیفراندۆمەوە من وەک سەرۆک عەشیرەتێک پێم وایە تایبەتە بە سیاسیەکانەوە پشت بەخوا هیچ شتێک ڕوونادات جگە لە خێر ئێمە ئاوێتە بوونمان پێخۆشە. بەرپرسانی ناوچە کێشە لەسەرەکان لەلایەک لە ململانەیەکی توندان لەگەڵ عەرەب و تورکمان، بەڵام لە لاکەی تریش گیرۆدەی دەست کێشە ناوخۆیەکانی هەرێمن کە ئەم کێشانە کاریگەری خراپی لەسەر ناوچەکانیشان هەبووە. قوتی ڕیفراندۆم بۆ دەرەوەی خۆی لە نێو ماڵی کورد خۆیەوە دەست پێەکە. بەو پەرتەوازەیە کورد ناتوانێت گوتارێکی بۆ وڵاتانی دەوروبەر گوتارێکی هاوبەشی بۆ وڵاتانی دەوروبەر هەبێ و کورد بەو پەرتەوازەیە ناتوانێت قسەیەکی هاوبەشی بۆ ناوەند هەبێ و ئەم پرسە چۆن دەچێتە پێش و ڕێوشێنە قانونەکانی چین و دواتر بۆ ئەوەی قوتی قانونیشی هەبێ و پشتیوانی ڕۆژئاوا ئەمریکا بە شێوەیەکی تایبەتتر دەستەبەر بکە بێگومان لەو باسی و خواسانن کە کوردە بێ حسابی لەسەر بکە. هەرچەندە لە حاڵەتی ئەنجامدانی ڕاپرسیدا لە ناوچە کێشە لەسەرەکان پێ ناچێت کاریگەری لەسەر چارەنووسی ئەو ناوچانە هەبێت بەو پێی ڕاپرسی ڕای نێودەوڵەتی لەسەر نییە، بەڵام پەیامێکە بۆ بەغدا بەوەی ئەو ناوچانە لەگەڵ چوونە پاڵ هەرێمدان. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.